تا دێت ئامارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە کەرکووک ڕوو لە زیادبوون دەکات و ڕۆژانە نەخۆشی زیاتر ڕوو لە سەنتەری شێرپەنجەی شارەکە دەکەن. حکومەتیش تا ئێستا هیچ بودجەیەکی دیاری کراوی بۆ سەنتەری نەخۆشی شێرپەنجە لە شارەکە تەرخان نەکردووە. جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک دەڵێت لە پلانیاندایە لە بودجەی ئەم ساڵی کەرکووک بودجەیەکی تایبەت بەو سەنتەرە تەرخان بکەن. لە چوارچێوەی بودجەی ئەم ساڵی شارەکە لە پلانماندایە بودجەیەکی دیاریکراو بۆ ئەم سەنتەرە تەرخان بکەین، بەڵام ئەوەی گرفتە کەمی دەرمان و پێداویستی نەخۆشە کە ئەمەش پێویستە وەزارەتی تەندروستی عێراق دابینی بکات. بەڵام ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک بەردەوام دەبین لە هاوکاری و پشتگیری ئەم سەنتەرە. بە پێیەوە ئامارانەی دەست پەیام کەوتووە لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵەوە 7949 نەخۆش سەردانی سەنتەرەکەیان کردووە و 958 حاڵەتی شێرپەنجە تۆمار کراوە. ئەمەش بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە، چونکە هەر بە پێی ئامارەکان کە دەست پەیام کەوتووە لە ساڵی ڕابردوو تەنها 1201 نەخۆش سەردانی سەنتەرەکەیان کردووە و 457 حاڵەتی نەخۆشی شێرپەنجە لە ساڵی ڕابردوو تۆمار کراوە. لای خۆیەوە نیاز ئەحمەد بەڕێوەبەری سەنتەری شێرپەنجە لە کەرکووک ئاشکرای کرد حکومەتی هاوکاریەکی نەکردوون، ئەوەشی ئێستا لە بەردەستە بە هاوکاری خێرخوازانی شارەکە کراوە. ئەوەی ڕاستی بێت لە وەکو پلانی حکوومەت یان وەکو بودجەی حکوومەت تاکو ئەم دەقێ شتێک ڕوون نییە، یعنی جارێشتان هەر قسە و باسە کە واکرێت یان ئەوە میزانەکەیە جارێکێکی بەشێکی فەرمی شتێکی دڵخۆشکەر نییە لە ئارایە بێت. ئەوەی ئەمڕۆ ئەیبینین هەمووی بە هەوڵی خەڵکیە و هەوڵی برادەرانە و هەوڵی خەڵکی شاری کەرکووکە خێرخوازەکان و ئەو خەڵکانی کە حەزیان بە ئیشی خێرە. ئەم شوێنەی کەتایی وەستاوین هەر بە گشتی ئەمە بە خەڵکی خێرخوازی خەڵکی کەرکووک کراوە. ئەمڕۆژ ئەم بەشاکێت و بەشی دانا کە یەکەیە لە سەنتەرێکی شێرپەنجەی سەراسەری عێراق بکرێتەوە. ئێمە ئەمڕۆ تاکە بین ناو هەموو سەنتەرەکانی عێراقا کە بەش یەکێکی بۆ خزمەتگوزاری دان بۆ نەخۆشی شێرپەنجە و ژوانی شێرپەنجە بکرێتەوە. ئەم یەکەیە بەس بۆ خزمەتی دانی بۆ نەخۆشی شێرپەنجە نەکو بۆ هەموو هاوڵاتیەکە. لە تەجیزکردنیەوە لە جیازەکانەوە لە ئامێرەکانەوە لە کادرەکانیەوە هەمووی بە جوهودی خەڵکی خێرخواز و چەند دکتۆرێک هەڵسان بەم ئیشانە. بەهۆی زۆری کارگە و دووکەڵی بیرەنەوتەکانی شارەکە و نەبوونی ڕێژەی پێویستی سەوزایی و چاودێری حکوومەت لەسەر و کارگانەی ڕۆژانە دووکەڵ بڵاو دەکەنەوە وای کردووە ساڵانە ئامارەکانی توشبووان بەو نەخۆشیە ڕوو لە زیادبوون بکات. سەنتەری شێرپەنجەی کەرکووکیش توانای ئەو پێشوازیە نییە بتوانێ وەکو پێویست خزمەتی توشبووان بکات، بە تایبەتی دەرمان و پێداویستیەکانی تری ئەو نەخۆشیە کە ڕۆژانە نەخۆش پێویستی پێیەتی. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.